ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەراتی. ئەگەر ئێستا تەمەشای وڵاتە پێشکەوت و خوازەکان بکەین لە زۆربەی وڵاتەکان پرتوک نەماوە، بەڵام لە وڵاتی ئێمە ناتوانین مەسەلەن هەندێک شتەیە جێبەجێ بکەین. ئێمە هەر ئەوەیە ئیمکانیەتەکە لە بەردەستی ئێمە. بۆ نمونە من بۆت باسەکەم، ئێمە هەندێشت هەیە ئەبوایە زۆر بگۆڕێ، بەڵام دائیمەن حکمی ئەحداسی ئەوەی کە ئێمە لە هەرێمێکە ئاژین وڵات نین، لە وڵاتێکە لە شوێنێکە ئاژین مەسەلەن بڕیاری ڕاستە و خۆمان نییە بە بۆ زۆر چت هەیە تەسیرەکە یا ئەحداسی مادی ئەو کاریگەرە مادی کە لەسەرمان کەوت ئەو حساری بەغا لەسەرمان کەوت. ئەگەر ئێمە بەردەوام بوونایە وەکو 2011 و 2014 ئێستا پرۆگرامی خوێندن لە ئاستێکی بەرزا بوو. ئێستا بۆ نمونە پرۆگرامی زمانی ئینگلیزی ماکمیلان ئێمە لە ساڵی 2013 بەس فۆتۆشۆپێکین مستنساخەکەین و خوێنە بەردەستی تەلەبە بۆمان نییە یەک وشەی لێ بگۆڕین، یەک وشە لەبەرەوەی ئەم کۆمپانیا هیچ کۆمپۆینێکی بەسەر ئێمەوە نەماوە، ئێمە ناتوانین هیچ دەستکارێکی لێ بکەین. هەتا ئەو کاتەی کە مامۆستا ئالان هاتووە ئێستا سەرپەرشتی پرۆژێکی کرد کە ئێعلانێکی کرد بۆ هەموو شەریکەکانی دنیا بۆ ئەوەی بێنە پێشەوە کە پرۆگرامێکی ئینگلیزیمان بۆدانن. ئێمەش توانیمان لە ڕێگەی کۆمەڵە ڕێکاری ڕاست و دروست توانیمان استقبالیان بکەین و ئێستا پرۆژەکە لە ئەنجومەنی وەزیرانە هیوادارین بە زووترین کات بۆمان جێبەجێ بکرێ و بۆ ئەوەی دەست بەکار بین ئەو بابەتیش کۆتایی پێبێت بەنێوانە وەکو نمونەیەک بۆ بابەتەکان. کۆمەڵی مشاکلی ترمان هەبوو. ئێمە مەسەن بۆ نمونە بابەتی جیۆ لە سەرخەت بوو. ئێمە زانستەکان و بیرکاری لەگەڵ عەرەبیە جیۆ لە جیۆمان کڕی بوو کاتی خۆی ئیمکرا بوو، بەڵام ئەوان ئێمەیان قفڵ کرد بوو بە بەرنامەیەک بە ناوی کوارک 2008 هەتا ئێستا تۆ ئەگەر بتەوێت دەست لە یەک بابەتی بدەی ناتوانانی، بەڵام خۆشبەختانە ئەوش لە ڕێگەی کۆمپانیایەکی خۆماڵیوە توانیمان ئێستا ئەو تەوقە بشکێنین. ئەو تەوقە ئێستاکە لە بواری جێبەجێکردنایە بۆ ئەوەی هەموو بەرنامەکان بێتە ئیندیزاین ئیتر بتوانین بەدەستی بە ئارۆزی خۆمان توانین ئەو کتێبانە هەمووی دەستی لێ بدەین و بتوانین چاکسازی تیا بکەین. بەڵێ باشە مامۆستا حەسەن، باسی کۆمپانیا و ئەوەی ئێستا ئاماژەت پێدا پرۆسەی چاپکردنی پارتۆکی پەروەردەیی کێ لێی بەرپرسە؟ پرۆسەی تەندەری چاپکردنی کتێبە چ شێوازێکە؟ واتە کۆمپانیا چ کۆمپانیایەک ینی پۆلێن دەکەن تا ببێتە پرۆسەی تەندەرەکە وەربگرێت؟ ڕاستەخۆ کێ سەرپەرشتیەکە؟ حقات پرۆسەی تا ئەو دقەی کە کتێب تەبع بێ کۆمەڵ ڕێکارەیە. سیدی پرۆگرام لا ئێمە دروسە بێ، ژمارە و داتا و تیراژ لە دیوانە. دیوان طبعا لە ڕێگەی بڕێبەرایەتی کشتی پلانۆ پیان ئەدەن داتاکە چۆنە و بڕێبەرایەتی تەجیزات لەوێ هەمووی گشتی ڕێکە خاتەوە. ساڵانی پێشتر وەزارەتی پەروەردە هەموو کتێبەکانی لە دەرەوە تەبع کرد. ئەکسەری کتێبەکانی لە 90% لە دەرەوە تەبع کرد، یا لە تورکیا یا لە ئیمارات یا لە ئێران، ئەتر هەر کەس هەر بابەتی کۆمپانیایەکە بۆی دەرەچوو. بەڵام خۆشبەختانە ئەمساڵ وەزارەتی پەروەردە توانی لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە عەقد لەگەڵ کۆمپانیایە بکە، ئەو کۆمپانیا سەرجەم کتێبەکان لە ناو هەرێمی کوردستان تەبع بکرێت. ئەو کۆمپانیا کە ئێستا تەبعی کردووە هەرچەنە ئیمساڵ هەندێک گلەی و ئەمانی لەسەر هەبوو تەخیری کرد نەختێک لە گەینەکان، ئەویش تەسەوڕ مەکرد لە حەجم و تاقی خۆی زۆرتر نەبوو، بەڵام خۆشبەختانە ئێستا کتێبەکان 100% تەبع کراوە لە بەردەستی قوتابیان و خوێندکارانی خۆشەویستە. بەڵام ئەتوانم بڵێم بۆ ساڵانی داهاتوو ئەو کێشەمان نەبێ لەبەرەوەی خۆحازی یەکەم ساڵە و تێز بوو مەطبعەکە تقریبا بەدەستمانونەوە. بەڵام خۆشبەختانە بەسەرپەرشتی برای بەڕێزمان مامۆستا ئالان توانی ئەو کێشەی ئەوەش حەل بکە، ئەوە هەر دەستکەوتە ناکرێت کتێبی پەرتووکی ئێمە لە دەرەوە بکرێت، لە دەرەوەی هەرێمن بکرێت، لەبەرەوەی تۆ خصوصیاتی وڵاتت هەیە، هەندێک خصوصیات هەیە ناکرێت لە وڵاتم تەبع بکرێت. ئەو کتێبانە کۆمەڵە شتێتیایە سەر بە هەرێمە سرف لەوانێگە لە تورکیا تەبع کرێت پێی خۆش نەبێت، لەوانەیە لە ئێران پێ بکرێت پێی خۆش نەبێت، لەبەرەوە وڵاتی ڕاستە وڵاتی دراوسێ بن، بەڵام ئەوان زۆر حەز لە هەندێک شتەیە بە ڕەبتە بە خصوصەتی ئێمەوە وەکو گەلی کورد
پێیان خۆش نییە لەبەرەوەی لەبەر ئەم خاڵە شخصی جەنابی وەزیر مامۆستا ئەلان بیری لەوە کردەوە کە مەطبعەیەکە بێت لە هەرێمی کوردستان خۆی کتێبەکان هەمووی تەبعکە پێشتر ئەو مەطبعە عیبلاقەمان نەبوو ئێستا خۆشبەختانە مەطبعەیەکمان هەیە توانێت ڕۆژانە نزیکەی 800-900 هزار کتێب لە ڕۆژێکە تەبعکە ئەمە دەستکەوتە ئەتوانین ئەمە تەطویریش بکرێ ئەو نوقسانیانش نێڵین بۆ ساڵانی داهاتوو بتوانین بە شێوازێک سەرکەوتوو بێ و بنەمایەکی باش بێ ئیتر چیتر کتاب لە تورکیا تەبع نەکرێ لە ئێران تەبع نەکرێ لە وڵاتان لوبنان و ئیمارات و ئەمانە تەبع نەکرێ ساڵی وا بووە ئێمە تقریباً 1 مانگ تەخیر بووینە لە تەوزیعکردنی کتاب لەبەرەوەی لە حدود ڕایەنەکرد فاسیانە کرد ئەمە ئێستا و کیشەمان نییە یەکسەر لە مەطبعەوەچێتە مەخزەنی ئێمە لە مەخزەنشو بۆ مەخزەنەکانی پارێزگاکان بەڵێ ئەمە هەواڵێکی دڵخۆشگەرێ بە هیوای سەرکەوتن و کاری زیاتر لە چاپکردنی کتێب لە ناوخۆی هەرێم بەڕاستی ئمە دەستکەوتێکی گەورەیە بۆ پرۆسەی پەروەردەی باشە مامۆستا حەسەن ئەمەوێ بپرسم پرۆگرامی کارامەیی و بەها کۆمەڵایەتیەکان ئەم ساڵ خراوەتە پرۆسەی خوێندن چی لە بیرکردنەوەی قوتابی مامۆستا ئەگۆڕێت؟ حقات من لێت ناشارمەوە بەڕاشکاوی قسەکەم بێت پرۆگرامی خوێندنی ئێمە زۆر بابەتە زۆر بابەت یعنی تقریبا بابەتەکانی مزدەحیمە بڕوا بکە جێگەی یەک حسەمان نییە سام بداینین لە یەکێ لە پرۆگرامەکان لەبەرەوەی لە ساڵی 2018 بیران کردو کە لە جاتی 3 بابەتە پەروەردەی لە جاتی بەروەردەی مەدەنی و هاو نیشتیمانی و مافی مرۆڤ پرۆگرامێک دروستکەن بە ناوی بەها کۆمەڵایەتەکان کە ئێستا پرۆگرامێکی سەردەمیە لە زۆربەی وڵاتان تقریباً پەیڕەو دەکرێت هەرچەند ئەوایە ئەمە لە باخچەوە دەستمان پێ کردایە بەڵام ئەمە لە 1 بۆ 9 بەڵام ئەو ئێستا لە بواری جێبەجێکردنایە خەریکین هی باخچەش دروستەکەین بۆ ئاستی یەکەم و دووهەم بەڕاستی ئەم کتێبەکە دروست کراوە 4 تەوەری گرنگ لە خۆیە گرێ بەهاکان کارەمایەکان مافەکان هەوڵاتی بوون ئەمە ئەکەوتە بواری بەشی زانستە مرۆیەکان بە دوو بەشەوانە ئەخوێنەرێ لە 1 بۆ 9 ئەمە تا ئێستاکە هەڵسەنگاندنی لەسەر نییە ئەوەی کە بڕیارە هەڵسەنگاندنی لەسەر نییە بەڵام هەندێک پێشنیار و هەندێک بۆچوون هەیە لەلایەن مشریفین و مامۆسایان و ئەڵێن هەڵسەنگاندنێکی هەبێت نەک بۆ 1 و 2 و 3 لە 4 دەست پێ بکە بۆ 9 هەڵسەنگاندنێکی ئەوە هەبێت بۆ ئەوەی ساڵی یەکەم خۆتەزانی پرۆسی خوێندن لە وڵاتی ئێمە نەختێکگەر هەڵسەنگاندنی لەسەر نەبێ نەختێ بێ بایەخی تەماشایەکەن ئەبێتە دەرسێکی بەڵام ئەوش لە مناقەشان جارێ نەگەشتوتە ئەنجام بزانین کۆبنەوەیان داناوە ئەزمۆنەکان تقریبا زۆرتر کاری ئەزمۆنەکانە لەگەڵ ڕاوێژین لەگەڵیانە لەگەڵ جەنابی وەزیرە بزانین ئەگەینە چی ئەنجامێ بەڵام هەتا ئێستاکە نا هەڵسەنگاندن لەسەر نییە بەڵامی تر ڕای زۆربەی مشریفین و مامۆستایان و ئەوەی کە بۆ ئێمە دێ و بۆ ئەزمۆنەکان دێ ئەڵێن هەڵسەنگاندنێک هەبێت هەرچەنێ وەکو ئەو هەڵسەنگاندنە نەبێ وەکو ئیمتیحانی ڕەکیک و ئەوە هەڵسەنگاندنێکی سوک و علمیانە بێ بۆ ئەوەی قوتابیان و مامۆستایان بایەخی پێ بدەن. بەڵێ باشە مامۆستا پێم وایە خولتان بۆ مامۆستایانی کۆمەڵایەتی و کردوتەوە بۆ ڕاهێنان لەسەر ئەم پرۆگرامی بەها کۆمەڵایەتیەکان بەڵێ شێوازی خولەکە چۆن و چەند مامۆستا بڵێن سونمەت دەلی حقات ئێمە خولمان کردووە بۆ کۆمەڵی مامۆستا کردمان بە قادە هی هەموو پارێزگاکان ئەوە لە لیوانی بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام بوو دەورێکی قادەمان کردەوە بۆ ماوەی 3 ڕۆژ هەمووی بە سەرپەرشتی ڕێکخراوی یونیسێف بە سپاسەوە تەبعاً ئەوە توانیمان تقریباً 23 بۆ 25 کەس بوون کردمانەوە خولەکان پێشتر خولێکیان کردو بووە بەڵام کەرکووکیتیانە بوو کەرکووشمان داخل کرد لەم خولەی ئەخیرە لە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام دوایی ئێستا لە مەحافەزات هەمووی تقریباً تەواو بووە پێشێکی بۆ 1500 مامۆستا بوو بەڵام ئێستا نزیکەی ئەوە خۆی ئەدا تقریباً گەیشتۆتە 2500 مامۆستا وا بزانم بەرنامەکەوەی لە ئیمساڵە 4000 مامۆستا خولی لەسەر وەربگرێت
لە هەموو پارێزەکان دەستی پێکردو زۆربەی تەواویش بووە لە هەموو پارێزگا خۆمێکی کلۆنە سەردانی سلێمانی و کۆمەڵ شوێنم کردووە و ئەوانەی هەولێریش ئەو لە بەردەستی خۆمانایە سەردانمان کرد تقریبا خولەکان بەرە کۆتایی ئەڕوات و بەردەوامیش ئەبێت تا ئەخیر هەتا ئەو کاتەی کە سەرجەم مامۆستایانی کۆمەڵایەتی ئەم خولە ئەبینن بەڵام خۆتەزانی ئەمەم خولە بەسەر پەرشتی و لەسەر ئەرکی ڕێکخراوی یونیسێف ئەکرێ ئەوان لە مەرحلەیەکەمە 1500 مامۆستایان بۆ ئینەک بەڵام کردیانە 2500 ئێستا بەرنامەکە هەیە بکرێتە 4000 مامۆستا ئەو خولە ببینێت. بەڵێ زۆر باشە. مامۆستا حەسەن هەندێک لە بابەتەکانی پەرتووکی کارامایی و بەها کۆمەڵایەتیەکان پێشتر و ئێستاش لە پەرتووکی کۆمەڵایەتی هەیە ئەم دووبارە بوونەوەی چ سوودێک بە قوتابی ئەگەیەنێت؟ نە بەها کۆمەڵایەتەکان زۆری فەرقە لە بابەتی کۆمەڵایەتی. بەڵێ کۆمەڵایەتی دائیمەن بۆ هەر دەم و سەردەمێک سەردێکە بەڵام ئەمە مهاراتی حیاتیە مهاراتە خۆشەویستی خاک وڵات هاوڵاتی بوونە مافەکان مافی تۆ چییە مافی تۆ چییە و مافت چی لەسەرە لەم وڵاتە تۆ بۆ نمونە منداڵ چۆن فێرەکەی خۆشەویستی هاتوو چۆ ڕێگەوبان بۆ نمونە ئەفسەرێکی فەرمانبەرێکی هاتوو چۆ لەسەر ڕێگەکان دانیشێ بەم سەرما گەرمە چۆن خۆشەویستەکەی لە لای ئەم مناڵە ئەرکی ئەم مناڵە چییە لەوەی بکرێت خۆشەویستی خاک و وڵات ئاو ئەمە مهاراتە زۆرتر بەهاکان چییە لە ژیان کارەمایەکان چییە یعنی ئەمە ئەوە زۆرتر فێرەکە شتی مهاراتیە ڕۆژانەیە شتێکە کە منداڵ پێ فێری ڕەوشتەکە فێری کۆمەڵی خۆشەویستی هەیە لەم وڵاتە ڕەبتە بە هاوڵاتی بوون و ئەمانی فێرەکە زۆری جیاوازە لەگەڵ کۆمەڵایەتی سەردە بە جوگرافی ئەم وڵاتە مەسەلەن مێژوو ئەمەت فێرەکە بەس ئەمە هیچ ڕەوتی بە کۆمەڵایەتی وە ئەمە فێری بەهاکانێکی ژیانەکە مناڵ فێری ڕەوشتەکە حەقەت ئێمە ئەبوایە لە باخچەوە دەستمان پێ بکودایە دەستمان ئێستا کەش خەریکین کتێبی ئاستی یەکەم و دووەمی ئەمەش دروستەکەین لە باخچەکان و دەست پێکەین لەبەرەوەی منداڵە بێ لە باخچەوە دەست پێ بکە هەرچەنە یەک و دووی بنەڕەتی تقریبا وەکو تعویزی باخچەشیان کردێتەوە زۆر مکەسەف کردوانە لەبەر ئەوەی باخچە خۆتەزانی وڵاتی ئێمە شەرت نییە مناڵ باخچەی خۆندی بێت کە چێتەیەکی بنەڕەتی زۆر کەسەیە مناڵەکەی ناخاتە باخچە حقەت یانی لەوانی شار کیفایەتی ژنەبێ عەدەدی ژمارەی باخچەکانمان بەراورد بکەین بە ژمارەی قوتابخانە بنەڕەتیەکانمان بەڵام ئینشاءالله ئەو کاری لەسەرەکەین حەولەکەین جێبەجێ بکەین یەک و لە ئاستی یەکەم و ئاستی دووهەمی باخچە لەویش بەها کۆمەڵایەتەکان دروست بکەین. بەڵێ زۆر باشە مامۆستا حەسەن وەک بینێن ڕاگەاندن کە دەسەڵاتی چوارەمە دەچێتە هەموو ماڵێک تا چەند هەڵمەتێکی تێروپڕتان کردو هەماهنگی بکەن لەگەڵ کەناڵەکانی ڕاگەاندن بە تایبەتی بۆ بەرچاوڕۆشنی و هۆشیاری زیاتری بۆ پرۆگرامێکی لەم شێوەیە بە مەبەستی پرۆگرامی کارەمایی و بەها کۆمەڵایەتیەکان تەنیا لە ناو قوتابخانەکانە نەخوێندرێت تا بتوانن پەیوەندی نێوان مامۆستا و کۆمەڵگا بەهێزتر بکات. حقەت هۆشیارکردنەوە هەرچەند ئایدی پرۆگرام نییە ئایدی ڕاگەاندنی وەزارەتی پەروەردەیە بەڵام درێخی نەکراوە بە حقەت لەو بابەتانە ئەوە 2 ساڵە بە تێستە خوێنرێ و کتێبانە هەرچەنە ئەو کتێبە نەختە شانسی نەبوو بیدایە 2 ساڵ بە تێست خوێنرێ هەر 2 ساڵێکی کۆرۆنای نەعلەتی بەرەکی گرت خوێندن وەکو خۆی نەبوو یعنی حتا تێبینیەکانیشمان وەکو خۆی بۆ ناهاتەوە لە قوتابخانەکە خۆتە نەزان هەر کتێبێک کە دروستە کرێ یەکەم جار بە تێست لە کۆمەڵی قوتابخانەی هەرێمی کوردستانە خوێنرێ لە مەحافەزەکان بەڵام ئەم کتێبە نەیتوانی تێستەکی خۆی وەکو خۆی وەربگرێ لەبەرەوەی ئەو زروفە هاتە پێشە خۆتان نەزانن کۆرۆنا و مانی ڕۆژی خوێندن وەکو خۆی نەبوو بەڵام بۆ ئەوشۆ تێبینیەکانمان وەرگرت چاکمان کرد حقەت شخصی جەنابی وەزیر مامۆستا ئالان لەسەر خەت بوو زۆر تێبینیەکانی لەگەڵمانە بوو ڕێکمان خستۆ ئەوەی خستمانە بەردەستۆ پرۆگرامیش خۆ
کتێبێکی هین نییە بڵێن کتێبێکی ئەمە مقدەسە و دەستی لە نەدرێت ساڵانە تۆ پێداچوونەوەی بۆکەی چاکی ئەەکەی ئیتر بە مروری زەمن ئەو تێبینیانی کە لەلایەن مامۆستایان و مشرفین و لەلایەن جزان کۆکان و لەلایەن خەڵکی ئەوانی کە تۆژینەوە لەسەر کتێبەکانەکەن بۆمان دێ ئێمە شۆکو بەڕێبەرایەتی کشتی پرۆگرام لەلایەن لە شارەزاکانمانەوە محاولە ئەەکەین بگەینە ئەو ئاستەی کە لە ئاست و تموحی گەلەکەی ئێمایە. مامۆستا حەسەن هەندێ لە کەموکوڕی لە ناوەڕۆکی پرتوکەکان ئەبینرێ ئەو پرتوکی خوێندنانە جارجێ هەڵی چاپ بێ یاخۆ هەڵی ناوەڕۆکی بابەتەکە بێ زانستی بەڵێ ئێوە چۆن ئاگادار دەکرێنەوە بۆ ئەوەی لە چاپی داهاتووە ئەو کەموکوڕیانە نەبێنێت دووبارە نەبێتەوە. من بەداخەوەڵێم ئێمە ئەو پرتوکانی کە لە بەردەستمانایە دۆخۆتەزانانی نزیکی 8 مانگێکە دیرامە ئێمە هەموو دەرگای پرۆگراممان کردەوە بۆ هەموو کەسێک. ئێستا هەر کەسێ بێ یارمەتی ئێمە بدا لەو بابەتە ئێمە دەرگامان کراوەیە بۆی چی لە ئوستازی زانکۆکان، چی لە مامۆستایان، چی لە سەرپەرشتیاران، چی لە خەڵکی نووسەر و ئەوانی کە لە بواری پەروەردە و خوێندن ئێمە دەرگایان بۆ ئەکەینەوە. بەڕاستی هەڵی زمانەوانی کاتی خۆی کە کراوە وەکو ورز بۆ ئێمە ماوەتەوە. ئەو ورسە خراپە ئێستا ئێمە کارمان لەسەر کردووە، هەموو لوجانەکانمان دروست کردووە لە ڕێگەی پارێزگاکانەوە کاری لەسەرەکەین. خۆ تەزانی پرۆگرامی خوێندن بە شەو ڕۆژە چاکتە ناکرێت و دارعسایەکی سەحرشمان پێ نییە دەسی لێ بدەین یەکسەر چاک بکرێت. ئێمە کۆمەڵی گرفتمان لەبەردەستایە. ئەو گرفتانە بۆ نمونە مەسەلەن لە ئینگلیزی ئەو کۆمپانیای ماکمیلان قفڵی کردووە بۆمان نیە 6 گۆڕی لەو کتێبە بەس ئەمانوێت تاپی کیلۆ بیدەینەوە تەلەبە هیچ شتێکمان بۆ نییە لەبەر لە 2013 عقدیان لەگەڵ وەزارەت نەما. بۆ نمونە زانستەکان و بیرکاری پێشتر بۆتم باس کرد بە بەرنامەیەک بەسترا بووە تقریباً کارمەندی ئێمە نەیەتوانی لەگەڵ بەرنامە کار بکە. بەڵام ئێستا توانیمان ئینشەڵڵا ئیتر لە مۆدووە ئەتوانین کۆمەڵەش قەزایە حەلی بکەین و ئەو سەهو و ئەوانە و گونجاندن و پێداچوونەوە هەمووی بۆکەین. لە بابەتە ئەوانی کە لای خۆشمان ماوەتەوە بڕوا بکە هەندێک کتێبمان هەبوو PDF ئێستا تازە کردومانتە ئیندیزاین ئەو خەریکین کاری لەسەرەکەین لە کۆمەڵایەتەکان کە هی خۆشمان بووە. بەڵام ئێمە لە وەرگرتنی ئەو تێبینیانە ئێستا هەمووی وەرەگرین داوانە بە شارەزایان ئینشاءالله ساڵی داهاتوو محاولەکەین زۆرترین هەڵە چاکین زۆرترین ئەوانەیە بکەین. من ڕاستی لە کاتێکا بوومە مدیر عام حقات کاتی ئەوە بوو مانگی 2 بوومەتە مدیر عام مانگی 2 ئەو کاتە بوو کە بەوایە من زوو سیدیم بدایەتە مەطبعە ئەم سیدیانە بە کۆمەڵێ ئەو هەڵانە چاک بکرێ. ڕاستی پەلەپەلێکی زۆریشمان کرد لە مۆزوعەکە بۆ نمونە هەر ئیمساڵ 4 کتابی کۆمپیوتەری 4 کتابی کۆمپیوتەر بۆ پۆلەکانی 7 و 8 10 و 11 هەر لەو فترا دروستمان کرد و خسمانە بەردەسی قوتابیانی خوێندکارانی ئازیز. هەروەها کتێبەکانی ئاین 1 بۆنۆ ئەوە لە بیدایەوە هەمووی پێداچوونەوەی زمانەوانی و چاکمان کرد و هەمووی تەبعامان کرد و بەرگی کتێبەکان ئەکسەری گۆڕیمانە هەمووی ڕێکمان خستووەتەوە توانیمان لە فترەیەکی زۆر کەمان زۆر دەستکاری بکەین. بەڵام من وعدە دەم ئینشاءالله لە ساڵانی داهاتووە شتی زۆر جوان بۆ پرۆگرامەکەین پرۆژەی چاکمان پێیە بەرنامەی چاکمان پێیە ئەتوانین فترەیەکی تر ئینشاءالله ئەوەی کاری لەسەرەکەین محاولەشەکەین زۆر زوو جێبەجێ بکرێ ئەو پرۆژانە نەک ئەوەی تەخیری بکەین و بڵین وەختی دەوێت نە شەو ڕۆژ خینە سەر یەک بۆ ئەوەی بتوانین پرۆگرامەکانی خوێندن بگەینە ئاستی قوتابیان و خوێندکاران و مامۆستایانی ئازیزی ئێمە و بتوانین گەلەکەمان گەلێکی بەختەوەر بێ لە ڕێگەی پرۆگرامەکانەوە بتوانین کۆمەڵێ ئاستی هوشیاری و ئەمانە بەسکەینەوە ئینشاءالله. ئینشاءالله دەستخۆش مامۆستایان پرسیارێکی ترم
ئەوەیە لە زۆربەی وڵاتانی دنیا چەند ساڵ جارێک سەر لەبەری پرۆگرامی خوێندن پێداچوونەوەی بۆ دەکرێت لە هەرێم و عێراقدا ئەم پرسە چۆن سیر دەکرێت و ئەگەر بڵێن بۆی نەکراوە هەت یعنی لە پلانی بەڕێستا وەکو دەست بەکاربوونیەک و نێخێتە پلانی کارەکانتەوە کە چەند ساڵ جارێک پێداچوونەوە بۆ پرۆگرامەکانی خوێندن بکرێت گۆڕانکاری بە تایبەتی ئەو کتابانەی بڵێن ئەو پەرتوکانەی کە بۆ قۆناغی یەک و دوی بناڕەتی قورسایەکی زۆری هەیە قوتابی وە دەڵێن ینی گوایە ئەوە وەکو هەماڵێکی لێناڵە ئەو کێشە زۆرە هەڵ ئەگرێ و لە داهاتوو کە بڵێن گەورە بێت تووشی هەزار نەخۆشی پشت و فەقەرات و ئەم جۆرەشتانە ئەبێ تا چەند ئێوە ئەوە تاخستۆتە بەرنامەی کارەکانتانەوە. حقات نیگەرانی خەڵک بە ئاسانی لە خۆیوە ناهێت بە تەجروبە و بە ڕۆژگارە بێت لەگەڵ ئەو نیگەرانیانەی بەڕاستی ئەو پەرتوکە کاتی خۆی لە 2010 کە گۆڕا کە بووە لە ڕێگەی ئەو شەریکەی جیۆوە کە ئەو کتێبانەمان هەمووی گۆڕی ئەبوایە ئێمە ئەو کاتە بیرمان لە یەک چت بەکەردایێتەوە ئەم کتێبانە بۆ ئەوە نەکراوە منداڵ بیباتە ماڵەوە ئەم کتێبانە هەرکۆردی ئەمریکیە خاستە زانست و بیرکاریەکان ئەم کتێبانە ئەبێتەوە منداڵێک لە قوتابخانەکە لۆکەرێکی خۆی هەیە خاستە قۆناغی یەکەم بازنەی یەکەم 1 و 2 3 بنەڕەتی ئەبێ لۆکەرێکی خۆی هەبێ کتێبەکانی لەوێ بێت تەنها مفرەدات بباتەوە بۆ ماڵ نەک ئەو کتێبە قورسانە باتەوە بۆ ماڵ بەڵام بەداخەوە ئێمە کە وەختی کتێب منهەجمان گۆڕی بیرمان لە من نەکردو لە 2008 ئەبوایە بیرمان لەوە بکردایەتەوە بەڕاستی فعلەن وایە حتا کتێبەکان قورسیشن حتا بۆ زانستەکان پۆلی 1 و 2 3 بنەڕەتی ئێستا لوژنەیەکم تەشکیل کردووە ئەو لوژنە لەم ڕۆژانە دەست بەکارە بن ئەمانێ ئەو کتێبەوانەی دەست بدەین لە کتێبەکانی زانستی 1 و 2 3 بنەڕەتی من بۆتم باس کرد پێشتر تقریبا ئەو کۆمپانیا ئێمەیان بەستووە بە بەرنامەی کۆ نەمانەتوانین دەسی لێ بدەین بەڵام لەمەولا ئێمەی تر دەسی لێ ئەدەین و ئەو کتێبانە محاولە ئەکەین کورتیەکەینەوە محاولە ئەکەین بچووکیکەینەوە محاولە ئەکەین هەر قورسی شەیانی لە ڕووی بابەتە عەلمیەکان و لە بابەتە زانستیەکانیوە قورسە بۆ تەلەبەیەکی منداڵی یەکی بنەڕەتی تازە دەستی قەڵەمی کردووە من کۆمەڵی بابەتی عەلمی وای پێ بدەم ئێستا لە دیراسەتاین محاولەمان کردووە ئیتلاعمان کردوتە سەر ئەو وڵاتە پێشتوخوازە چەند نموزەجێکمان وەرگردووە لە وڵاتە پێشکەوتوخوازەکان و وڵاتانی دراوسێ محاولەکەین لە ڕێگەی ئەوەوە بتوانین ئەزمۆنێ وەربگرین بتوانین ئەو ئەزمۆنە لەو لە ڕێگەی ئەو ئەزمۆنانەوە بتوانین ئەو کتێبانە هەمووی چاکسازی تیا بکەین نیگەرانی خەڵک لە جێگی خۆیەتی بەڵێ لەوانەیە بڵێن قورسە بەڵام ئەو کتێبانە بۆ ئەوە دروست نەکراوە بە حەقەت بەداخەوە ئینشاءالله لەسەر ئەوەی بزانین چی بکەین مەوینێکە و ئینشاءالله گەینە نەتیجەیەک. واتە لە پلانی کارەکانتان داتان ناوە کە چەند ساڵ جارێک پێداچوونەوە بۆ ئەو پرۆگرامانە بکەن هەتاوەکو گۆڕانکاریان نەک چەند ساڵ جارێک ئێمە ئەبێ هەموو ساڵێ پێداچوونەوە بکەین ئەوە شتێک نییە پرۆگرام شتێک نییە تۆ لێی بوەستی پرۆگرام ئەبێ بە سەعات کاری لەسەر بکەیت لەبەرەوەی پێشکەوتنی پرۆگرام لە هەموو وڵاتی دنیا بە ئان و دقەیە ئەوە نییە مەسەلەن تۆ بۆستی لەسەری تۆ ئەو شارەزای کە لەسەر بابەتێک دانیشێت نابێ بۆستێ بڵێ من ئەم پرۆگرامم دروست کرد دوای 10 ساڵی تر تەمەشایەکەم و نەخشتیوان نییە پرۆگرام ئەبێ بەردەوام پێداچوونەوە و هەڵسەنگاندن و گونجاندنی بۆ بکەیت تۆ بۆ نمونە ئێمە هەموو دنیا تووشی نەخۆشی کۆرۆنا هات تۆ تەوەقوعەکە نەخۆشیێک بێ ئەوە عالەم کشتی بگرێتەوە ئاوا بۆ شێوازە هەموو ژیان بوەستێنێ ئایا لەناو پرۆگرامەکانی خوێندنی ئێمە چەند جار باسی کۆڤید-19 کراوە پێشتر باس کراوە ئەبێت تو خۆت حازرکەی خۆت بکونجێنی منداڵ فێر بکەی خۆ کۆرۆنا ئیمڕۆ هاتووە کۆرۆنا هەندێک خراپەکەی ئەوەیە کە ئێمە ئەم نەخۆشە تا ئێسش لەوانەیە زۆر لی تێنەگەیشتوونی بەڵام خۆ ئەوەشمان فێرەکە منداڵ
چۆن خۆی پاک و خاوێن ئەگرێ ماڵ چۆن پاک و خاوێن خۆتەگرێت ئێستا ئەبینیت کۆمەلگا تقریبن خۆی من و تۆ خۆمان لە یەکتری ئەپارێزین لە پاک و خاوێنی خۆ ئەبێ ئەمانیشمان فێر بکە ئەمە لە پرۆگرامی خوێندن ئەبێت تۆ سوودی لێ وەربگریت ئەڵێیت ئەم نەخۆشیە هاتووە منداڵ بێ لە قوتابخانە ئاوا بێ شتەکانی ئاوا بێ ئاوا تەعاملی لەگەڵا بکە بەم شێوازەی بکە لەوانەیە من و تۆ پێشتر ئەگەر پێش کۆڤید-19 ئەگەر دەمامکێکمان 5 دقە بەدەمەوە بواە لەوانەیە مانوتە ئەمە چییە تەحملمان نەکردە بەڵام ئێستا فێر بووین ئەو دکتۆری کە لە مستەشفا بوو دەمامێکە بەست بۆچی ئەیبەستێ ئەمە واقعەکە ئێمە پرۆگرام ئەوە ناوەسێ لە ئاستێکا بڵێ وەڵام من ئالێرە ئەوەستم تەواوی تر ئەمە نهایەتی پرۆگرام ئەبێ ساڵ بە ساڵ ئەبێت تۆ لە پێداچوونەوەی زمانی بەڵام بەداخەوە ئێمە یەک شتمانەیە ئێمە ساڵانێکی زۆر لە دوای 2014 تقریبا وڵاتی ئێمە تووشی حسارێکە تووشی شەڕی داعش هات تووشی کۆمەڵێ ئەزەمات هات تقریبا هەمی حکومەتی هەرێم معاشدانی خەڵکە تقریبا کۆمەڵش لێ بەڵام الحەمدولله ئێستاکە حکومەت خەریکە باوەشی کردو بۆ پرۆگرامەکان ئایانەوێ پرۆگرامەکان بەرەو ئاستێکی تر بڕوا جێگی تموح نییە ئەبێ چاکیکەین هیچ حلێکیشمان نییە ئەبێ پرۆگرامی خوێندن بگەین ئەو ئاستەی کە هیچ نەبێ وەکو وڵاتی وەکو تورکیا و کۆمەڵ ئەو وڵاتانە لە ئەوانەی کە پێشکەوتون لە دەوری پێچەوانەیە دۆلی خەلیج ئوردون عەلەقەڵ بگەینەوە ئاستە ئێمە نابێت تەماشای مەسەلەن بڵێن وەڵا لە عێراق پرۆگرام خراپ نە ئێمە لەوان نەخێت ئێمە ئەبێ دائیمەن پرۆگرام و مناڵی من و تۆ ئیمڕۆ ئاستی مناڵی من و تۆ بەرزە یەکەم ئاستەنگ لە بەردەمی ئێمە ئیمڕۆ لە پرۆگرامی خوێندن ئاستی مامۆستایە ئاستی مامۆستا بەرزکەین و زۆر بەرزیکەین ئەوە یەکێک لە ئەساسەکانە ئیشاءالله ئێمە کار لەسەر ئەواکەین باشە مامۆستا لە زۆربەی وڵاتان کەمادام ئێستا باسی مامۆستا کرد یعنی ئێوە دیارە کاریش لەسەر هەڵسەنگاندنی مامۆستایانیش ئەکەن کە چۆن وانەکان بڵێنەوە و یانیش چۆن ئەوانش بڵێن ڕۆشنبیر بن هەتاوەکو ئەو بنەوەیکی تەندروست پەروەردە بکەن وەکە بینی لە زۆربەی وڵاتان مامۆستای پۆلی یەک هەڵدەستێت بە وتنەوەی بابەتی زمان و بیرکاری و هونەر و چەند وانەیەکی تریش بۆ هەمان پۆل لە پۆلی یەکەمەوە تا پۆلی چواریش واتە 4 ساڵ قوتابی و مامۆستا دەبنە هاوڕێ و پەیوەندیان پتەوە ئەبێبەیەکەوە لە کوردستان بۆ بیر لەم بابەتە نەکراوەتەوە بۆ نمونە کە تورکیا وڵاتێکی دراوسەیە ئەو سیاسەتە پەیڕەوەکانی واتە ئەو مامۆستایان وەکو تۆ قەستێ پسپۆر بێ پسپۆر قەزدەوەی مامۆستاکە بێ پسپۆر بێت بەڵام 4 ساڵ ئەو مامۆستایە وانە بەو قوتابیە بڵێتەوە هەتاوەکو بڵێن لە قۆناغی چوارەم دەرەچێ بۆ قۆناغی پێنجەم ئەو مامۆستایە دەبێتە باوکی دۆمی ئەو قوتابێ دەبێتە دایکی دۆمی ئەگەر ئافرەت بێ یعنی پەیوەندیەکی هاوڕێیەتی ئاوها لە بین نێوانیانە دروست ئەبێ واتە قوتابیەکە پێی خۆشە پشووی هەمین زوو تەواو ببێ بۆ ئەوی بڕاتەوە بۆ قوتابخانە هەتاوکو یعنی سەرنوێ ئەو پەیوەندی لەگەڵ مامۆستاکەیە دروست بێتەوە حقات ئیمساڵ ئێمە لە ڕێگەی بەڕێبەرایەتی گشتی پرۆگرامەوە نامێلکەیەکمان دروست کرد ئەوش نامێلکێکی بەشەوانەیە هەمووی تعمیمشمان کرد و تۆزیعمان کرد سەر قوتابخانەکان لە یەکێ لە ئەو تێبینیانەی کە خوارۆ نووسیمانە بۆ نمونە پسپۆڕانی وەرزش و هونەر نابێ شتی ئامیان پێ بدرێ بەڕاستی قوتابخانەکانی ئێمە ئەوە چڵ ساڵێکە وەکو معسکەرێکی محتەرەمی پێهاتووە ئەویش لە ڕێگەی نەخوێندنی وانەکانی وەرزش و هونەر و تەعمیمیشمان کردووە نابێ وانەی وەرزش و هونەر بخرێتە دەرسی ئەخیر و خۆم وەکو مدیر عام تقریبا نزیکەی ئەتوانم بڵێم تا ئیساکە 50-60 مەکتەب تەلیفۆنم کردو مەسەل مامۆستای وانەی وەرزش تەلیفۆنی کردوێتی مامۆستا دەرسی ترم پێ ئەدرێ تەلیفۆنم بۆ مدیرەکە و کردووە وتومە ناکرێت دەرسی تری پێ بدەی ئەبێ بەس وەرزشەکەی خۆی وەرزش ئەبێ کامل بخوێنرێ هونەر ئەبێ کامل بخوێنرێ لەبەرەوەی مناڵ لە ڕێگەی ئەو دەرسە تەرفیهەوە زۆرتر قوتابخانەی خۆشەوێ بەڵام تۆ مناڵێک
لە هەشتی بەیانیوە بیبێ بخوێندن هەتا 12:30 وەڕۆ هەمووی هەر دەرس بێزارە بێ مناڵە ئەگە تەرفیهێکی نەدەیتێ. ئێمە ئێستا ئەومان فەرز کردووە حقەتیش بۆ ئەو مەخاوفەی ئەوەی کە تۆ ئەڵێتی ئێمە وەختی خۆی وەزارەتی پەروەردە لە کاتی خۆیدا کولی بنیاتی کردو، بەڵام ئێمە بۆ اختصاسەکان هەمووی بۆ اختصاسی بکرا حتا اختصاسی باخچێشمان هەیە ئەو تەخەڕوجی کرد، بەڵام ئێمە کۆمەڵی مامۆستا هەیە لە کاتی خۆیان وەکو وەرز بۆ ئێمە ماوەتەوە لا یەزال لە ژیانان و لا یەزال بە پرۆسەی خوێندنان ئەمانە مەسەلەن ما وەختی خۆی مامۆستا نەبووە ئەبینی بە خولێکی شیاندن خەریجی 12 ئامادەیە بە خولێکی شیاندن بوو بە مامۆستا ئەوە مەجبوری بکەیتە مامۆستایەکی عام گشتی اختصاسەکەی زۆری نابێنێتەوە و دائیمەن لە سیستەمە کۆنەکە دائیمەن وابووە مثلەن مامۆستای عاممان هەیە ئێمە لە بنەڕەتی لەبەر دەرسەکان ئاسانە هەموو کەسێک دەتوانێت، بەڵام لە پرۆسەی وەزارەتی پەروەردە پلانی ئەوەی هەیە لە ڕۆژگارێک وای لێ بکرێ هەمووی ببنە بەکەلۆریۆس تەنانەت فترەیەکی زەمەنیش پەیمانگای کشش کراوە شەهادەیشانەدا خەڵکیشیانە کردە مثلەن دەورەی چاکیان بۆ ئەبینی حتا وامان لێکردە مخاساتی بەکەلۆریۆسمان ئەدا بە ئەو خەریجی پەیمانگانەی کە بە شەرتێک ئەو خولانە ببینێ، بەڵام ئەمە ئەمری واقعە تۆ مامۆستایەک ئەمەیە لە بەردەستی ئێمە کەرەسەکەی من، بەڵام من بە تۆ بڵێ مامۆستای ئێمە پێویستی بە ڕاهێنان هەیە، مامۆستای ئێمە ئەبێ ڕاهێنانی بەردەوامی هەبێ ساڵانێک بە بۆنەی لەوانێ بێ ئیمکانێتی بێ وەزع بێ شتێک نەمانتوانیوە، بەڵام شخصی جەنابی وەزیر لەسەر ئەو خەتەیە بۆ ئەوەی بتوانین لە ساڵانی داهاتووە زۆرترین مامۆستای ئێمە ڕاهێنان بکەن بۆ ئەوەی بتوانین ئاستی مامۆستایان بەرز بکەینەوە بەڕاستی پێویستەکان مامۆستا دائیمەن لە ڕاهێنان بێ، ئەمە یەکێک لە خەلەلەکانە لەوەی کە ئەگەر تۆ بێ پۆلینی بکەی ئەوانەی کە چین ئاستەنگەکان بەرامبەر پرۆسەی خوێندن و پێشکەوتنی پرۆسەی خوێندن بەڵێ یەکێک لەوانەیە ئاستی مامۆستایان ئەبێ دائیمەن تۆ خولی بۆ بکەیتەوە لەو خولانە ئاستی بەرزکەیتەوە بتوانێت ئەو وانانی کە لە بەردەستایە بە باشترین شێوە بێڵێتەوە. مامۆستا حەسەن لە پاڵ بابەتی ئاینی پەروەردەی ئیسلامیدا بیر لە بەها ئەخلاقیەکان دەکرا ینی بڵێن بیر لە بەها ئەخلاقیەکان بکرێتە پاشتی پەرتووکی ئاین، یعنی ئایا بیرتان لە بابەتە نەکردوێتەوە ساڵان بڵێن ئەو وەختانی بڵێن کە ئێمە قوتابی بووین لە بنەڕەتی و لە ناوەندی لە پاڵ کتێبی ئاینە کتێبێکی تریش هەبوو پیانەوە تەفسیر ئەگەر بەبیرت ما بێت واتە ئێستا ینی ئێوە ناتوانن بڵێن بیر بکەنەوە لە پەرتووکێکی ئاوا لەو شێوەیە هەر لەگەڵ وانێ ئاینەکە ئەو هەم بەها ئەخلاقیەکان و هەم زۆر ڕەوشتی تری تیا بکەنە پرۆگرام و بچێتە بەرخێندن. حقت ئێمە ئەمساڵ پەروەردەی ئاینەکان یەک بۆنۆ تقریبا ئاوامان لێ کردووە، حتا وێنەکان جارانی نەبوو هەمووی ڕسمی کورد و مزگەوتەکانی کورد و هەمووی ئەوامان لێ کردو کە مناڵێک کە تەمەشای کتێبەکە بکە حسبکە لە ناو کتێبایە فعلەنی خۆیەتی پێشتروانە بوو ڕسمێکی قژ زەرد و ڕسمێکی نازانم چی و ئینەوە بێت خۆی بەها کۆمەڵایەتیەکان هەموو یەگرێتەوە بەها کۆمەڵایەتیەکان تۆ کە بەهاکانی گردەوە کە کارەمایەکانی گردەوە کە ماف و هاوڵاتی بوونی هەمووی بین کرد تقریبەن هەموو یەگرێتەوە لە پاڵ ئاینەکە ئەتوانی هەردووکی ئەوەی تۆ ئەڵێتی دروست بێ خۆشەت نییە ئەوەی کەسێ بێ نەخێرەوە هەمووی ڕەوشتە هەمووی منداڵ فێری ڕەوشتی جوانەکە هەمووی ئەو بابەتانی کە مامۆستا دەرزی پێ ئەڵێتەوە و ئاینەکانیشمان تقریبەن وا لێ کردو ئاینەکان هەمووی مۆعیزەیە هەموو شتی جوانە هەمووی خۆشەویستی لەناو ئەدیانەکانە خۆشەویستی بۆ کەمەنەتەوەیەکانە خۆشەویستی بۆینە هەمووی ئاوامان لێ کردووە ینی وامان لێ کردووە بێتە تەعایشێکی خۆش لە ئین بێت لە ڕێگەی ئاینی ئیسلام چی ئەڵێ بۆ هەموویمان تقریبەن وەلێ بڕۆ ناکەم پێویست بۆ کات تەفسیرێک بێ لەبەرەوەی ئێمە ئەمانەوێ ئەرکی سەرشانی قوتابی کەم بکەینەوە
نەک قورسی کەینەوە بە هەندێک مادەی زیاتر کە بڕوا ناکەم منداڵ پێویستی بۆ هەمووانە بێت. باشە مامۆستا حەسەن، پرۆگرامی خوێندنگە تایبەتەکان هەمان پرۆگراماکە لە قوتابخانە حکوومیەکان نەخوێندرێت؟ پرۆگرامی خوێندنگە تایبەتەکان واتە نێودەوڵەتیەکان و ئەهلیەکان. با من بە نقطێک بە تەفسیل بۆی باس بکەم. لە وڵاتی ئێمە سێ خوێندن هەیە. خوێندنی ئەوەی خۆمان حکومی، خوێندنی ناحکومی دوو جۆری هەیە. جۆرێکیان لۆکاڵە بە منهەجی ئێمە خوێنن، بەڵام ناحکومی. جۆرێکیشان ئەنتەرنەشناڵە. ئەنتەرنەشناڵەکان براندیان هەیە لە شەریکاتە عالەمیەکانەوە، پرۆگرامی تایبەتی خۆیان هەیە، بەڵام سێ بابەت ئەبێ لای ئێمە بیخوێنن. سێ بابەت: کوردی زمانی دایک وەکو خۆی بخوێنێ، کۆمەڵایەتیەکان هەرە بێ بە کوردیش بخوێنێ، نابێت بابەتێکی تر بخوێنێ، بە هیچ نابێ بە ئینگلیزی ومانە بخوێنرێ، لەگەڵ ئەو زمانی عەرەبیش. ئەو ئاین دەخوێنرێت؟ بەڵێ لە زۆربەی خوێنرێ. ئەمانە فەرزمان کردووە بە سەریانە. ئەمە یەک. لە لۆکاڵەکان سەرف وەکو ئێمەیە، بەڵام ئەوەیە مەسەلەن مەکتەبێک ئینگلیزیە، لۆکاڵە ئینگلیزیە، ناحکومیە، کتێبەکانی ئێمە ئەبا بە ئینگلیزی ئەیخوێنێ. هەر ئەو کتێبانەی ئێمەیە بەس بابەتەکانی بیرکاری و زانست لەگەڵ ئینگلیزیەکی خۆیە. هەندێک جاریش هەندێک لۆکاڵەکان کتێبێکی زێدەکی ئەخوێنن بۆ ئەوەی مناڵەکانیان فێری زیاتر ئینگلیزی بکەن، لەبەر ئەوان چونکە مەطلوبە. مەسەلەن تۆ مناڵەکەت خەیتە پارێکە دیت ئەتوێ مناڵەکەت فێری ئینگلیزی بێت. ئەمە واقعەتی ئەینا هیچ گۆڕانکارێک نییە. سیستەمە ئەوە سێ سیستەمە لە بەردەستی ئێمە، هەر سێ سیستەمەکە بەو جۆرە ئەخوێنرێ. ئیتر لە ڕێگە ئەو سیستەمەوەی نایتر شتێکی زیادەمان نییە. باشە کێ بەرپرسە لە پرۆگرامی خوێندنگە تایبەتەکان؟ هەم ئەو ناحکومیانی کە ئاماژە پێدا کە لۆکاڵن، بۆ هەم ئەو نێودەوڵەتیانش واتە هەر وەزارەت و هەم بەڕێوەبەراتێکی ئێوەش بڵێن سەرپەرشتیانەکە و بەرپرسە لە پرۆگرامی خوێندنیان؟ ئەگەر ئەنتەرنەشناڵ بێ، با بێنە سەر ئەنتەرنەشناڵەکان، ئەو قورسترین شێوازیان هەیە. بەیانی هەر کەسێک مەکتەبێکی ئەنتەرنەشناڵەکاتەوە. لە دوای وەرگرتنی براندەکەی دێت نووسراوێکمان بوێنێ لە بەڕێوەبەرایەتی ناحکومیوە کە سەر بە نووسینکی جەنابی وەزیرە، بۆ ئێمە هێنێ ئەڵێ ئەم بابەتانە من ئەخوێنم. ئێمە تەمەشای براندەکانێکی دوو چت عایدی وەزارەتی پەروەردەیە. یەک ئەزمۆنەکان ئیمتیحانات ئەچێ لەوێ، شێوازی ئیمتیحانەکەی بۆ تەصدیقەکەن، کتێبەکانیشی دێتە لای ئێمە. مەسەلەن بۆ نمونە قوتابخانەیە لە قوتابخانەکان بە سیستەمی کامبریج، ئۆکسفۆرد، نازانم پێرسن، هەرێکێ لەم شەریکانەکە مەسەن شەریکە عالەمیەکان ئەخوێنن. ئەوان کتێبەکانە هێنن بۆ ئێمە ئەیدینە پسپۆڕی بابەتی کە زانیمان مەسەلەن فعلەن ئەمە خوێنێ، ئێمە ئیمێڵەکەی لەگەڵ شەریکەکە کە ئیمەڵمانکە لەگەڵ شەریکە فعلەن ئەم بابەتەکانی ئەوەی ئێوەیە، ئەوان کە وەڵامیاندا ئێمە بۆیان تەصدیقەکەین، بەس بۆیان نییە لە غێری ئەوانەی کە ئێمە پێڵێن ئەبێ ئەو منهەجە بخوێنن. ئەوەیە لۆکاڵەکانیش ئێمە پیانەدەین، ئێمە ئیزنیان نەدەین. ئەوانەی کە عایدی ئێمەیە وەکو حکومی ئێمە پیانەدەین، سیدیان پێدەین، ئەچن بۆ خۆیان تەبعەکەنی ئەچن لە مەخزن ئەیکردن، پێشتر ئەچون لە مەخزنی ئێمە ئەیان کڕی. مەسەلەن کۆمەڵایەتی مەسەلەن کوردی ئەچون لە مەخزنی ئێمە ئەیان کڕی، بەڵام چەند ساڵێک تەبع نەکرا بە بۆنی کۆرۆنا و ئەحداسی بەڵێن بەشینەکە کتێبەکانوانە سیدەکانمان پیانەدا خۆیانە چون تەبع نەکرد و ئەینی، بەڵام بۆیان نییە بە هیچ جۆرێک لە غێری کتێبی پرۆگرامی خوێندنی وەزارەتی پەروەردە ئەو سێ و چوار بابەتە ئەبێ ئەوە بخوێنن، ئەو فەرزە لەسەریان، هیچ مەجالیتیان نییە و نایشبێت هیچ شتێکی تر بەغێری ئەوە زیاتر بخوێن. مامۆستا سەبارەت بە پەیمانگاکان، بڵێن پەیمانگای هونێرە جوانەکان، پەیمانگای پەروەردەی وەرزشی و پەیمانگای کۆمپیوتەر، لەبەر ئەوەی کە سەر بە وەزارەتی پەروەردەن سەر بە بەڕێوەبەرایەتی پەیمانگا و مەشغوڵایەنە. بەڵێ واتە پرۆگرامی خوێندنیان سەر بە بەڕێوەبەرایەتەکەی بەڕێستە بەڕێوەبەرایەتی پرۆگرامەکان وەک دەبینرێ زۆر بەزەقیش ئەوە دیارە
زۆربەی مادەکانیان مامۆستاکان بۆ خۆیان مەرزەمە دروستەکەن و ئەیدەنە قوتابیان ساڵانە دانێک بڵێن دروست ئەکرێ قوتابی خۆی ئەجێ بڵێن کۆپیەکە ئەمە زۆر بەزەقی جیا لە پەیمانگە ئەهلیەکان یعنی ناحکومیەکان لە پەیمانگە حکومیەکانیش ئەوە زۆر بەزەقی دیارە تا چەند ئێوە ئەتانوێ بڵێن بیخەنە بەرنامەی کارتانەوە هەر ناسەردانیان بکەن ڕەنگە ینی لەبەرەوەی کەماوەیەکی کەماتۆ لەو بەڕێوەبەرایەتیە بەڕێوەبەری بەڵام من پێم خۆشە ینی هەمووکو ئاگدار بی ڕەنگە ینی نەپەرژابێتیە سەر ئەوەی کە سەردانی ئەوان کرد لەبەرەوەی کێشەی قوتابخانەکان زیاترە لە پەیمانگەکان بخێتە بەرنامەی کارتەوە و سەردانیا بکەی بۆچی ئەو هەموو کتێبە کە لەژێر بڵێن چاودێری بارستان کۆپی تەبع بکرێت و چاپ بکرێت و ئەوان مامۆستا مەرزەمە بەکاربێنن و بیدەنە قوتابیەکان و کۆپی بکەن و لەسەر ئەو مەرزەمێ ینی مامۆستا بۆی هەیە خۆی منهەجدا بنێ یان ئەوە چۆن ئەنی ئێوە ڕێگە پێ ئێن و یان ئایا لیژنەیەک ینی خۆی لیژنەیەکەیە لە بەڕێوەبەراتێکەکەدەن تا چەند بڵێن ئەو لیژنەیە کارامەیە بڵێن لە کارایە و لێ پێچینەوە کات لەم حقات مەلزەمە نەخۆشیەکی یانی وەزارەتی پەروەردەیە نەک لە پەیمانگەکە حتا لە قۆناغی ئامادەی و بنەڕەتیش بەڕاستی ئەم دیاردەیە ئەبێ بە مروری زەمن عیلاج بکرێت ئەم دیاردەیە بێ دەستی بۆ بین بە جددی نەترسین لە هیچ شتێک ئەبێ دەستی بۆ بووین و کۆتایی پێبێنین ئەو دیاردەیەکی زۆر خراپ بەرنامەی ئەوە هەیە بەڵام حقت بڵێ من دەرفەتەکەم ئەوەنە زۆر نەبوو جارێ لە بەردەستا بەڵام تەنها جارێ وەکو ئیشێکی بیدایی کە دەستم پێ کردووە پێشتر ئێمە لە بەشی بەڕێوەبەرایەتی چاپەمەنی دوو بەشمان هەبوو جاران بەشی بنەڕەتی و بەشی ئامادەی بەڵام ئەمساڵ ئەو ئێستا دەستم پێ کردووە بەشێکم جا کردێتەوە بەشی پیشەیەکان و پەیمانگاکان ئەم بەشە پرۆگرامەکانی ئەوە ئەگرێ کۆمەڵی خەڵکم بۆ تەخسیس کردووە ئێستا کە کاری لەسەر ئەوەکەن داتاکان کۆکەنەوە دەرسەکان کۆکەنەوە بزان چەند دەرسمانەیە لەکوێ کاری لەسەر بکەین لەکوێ بتوانین ئەم پرۆگرامە دەستی لێ بدەین و بتوانین جێگەی بەحقەت ینی جێگەی تەموح نییە من بڵێم ئەم پرۆگرامانە بە شێوازێکی عام وەختی خۆی وەرگیراوە حتا بۆ نمونە زۆربەی ئەو پەیمانگانەی ئەهلەکانیش کراوەتەوە لەسەر ئەو منهەجانە ئەخوێنن لەسەر ئەو منهەجانە ئەخوێنن بەڵام لە کار و پلانمان هەیە ئێستا ئەو بەشێکی تەفعیل بکەینەوە ئەو بەشە کاری لەسەر بکەین کۆمەڵی خەبیر بەڕاستی پێداچوونەوە ئەبێ مشریفین بیکەن کاری ئێمە نییە بەڵام ئیسایلێکی لە فەخرانە برای بەڕێزمان مامۆستا ئالان موافقەشی بۆمان کردووە تقریبا ئێمە وەکو شارەزایان بچین مەیدانیان سەردانی ئەو کتێبانە بکەین شارەزاکانی ئێمە نۆبە بچن سەردانی نەمازجی قوتابخانەکان بەرگرن بزان چۆن پرۆسی خوێندن ئەڕوا بەڕاستی زۆر گرنگە اختصاص سەردانی مەکتەبەکان بکە ینی بەڕاستی ئەو مەشروعی ئەخیری ئیشراف تقریبا بەرامبەر ئێمە یەکێک لە خەلەلەکان بەرامبەر ئێمە بوو ناتوانین هەڵسەنگاندنەکە وەکو خۆی بڕواتە ڕێوە من ئەم نیگەرانی خۆم زۆر جار باس کردووە بەڵام ئەو پرۆسەیەکە و جێبەجێ ئەکرێ ئەوەی هاوڕێ ڕخنێگر من پسپۆرم نییە ئێستا کە بێ ڕخنەکانم بۆ بێنێت تۆ لە قوتابخانە جاران مشرفین هەر کەس بە اختصاصی خۆی ڕۆشت و اختصاصت عەرەبیە و کوردیە و فیزیایە و کیمیایە ئەڕۆشتن تەمەشایانەکە تێبینیەکانە لە مامۆستاکان وەرەگردا ئەنیشتن لەگەڵ یا بە مروری زەمن من دەوڵەمەند بووم بەو تێبینیانە بەڵام ئێستا یەک مشریف ئەڕوا و مشریفە ناتوانێت ئەو تێبینیانە هەمووی بێنێتە ناو قوتابخانە من بەبستم ئەوە بوو لە بەڕێوەبەرایەتێکی بەڕێزت لیژنەیەک پێکبێنی یعنی مەیدانیان بە سەرپەرشتی خۆت بڵێن سەردانی ئەو پەیمانگەیانە بکە بەڕاستی کتێبی ئینگلیزی یعنی پەرتووکی ئینگلیزی ئەو پەرتووکە ئینگلیزیە باسی بڵێن سێ جۆر هونەرمەندەکە هەم هونەرمەندی شانۆ و بڵێن سینەما بێ و هەم هونەرمەندی شێوەکار و هەم هونەرمەندی میوزیک جیهانیەکان بەڵام بۆ نمونە هەر سێ مامۆستا ئینگلیزیەکە بابەتە ئینگلیزیەکە هەر مامۆستای بڵێن لە بەشێک دەوامەکەن ئیتفاقیان کردووە ئەم بەشی کە باسی
هونەرمەندە شێوەکارەکە لە بەشی شێوەکاری ئەو مامۆستای ئەیخوێنێ و کودێتە مەرزەمە و بە هەمان شێوە لە میوزیک و لە بەشی شانە و هەر یەکەی بەشەکەی خۆی واتە ئەو کتێبە کە لە 3 بەش پێکاتوە هەر بەش کراوەتە 3 بەش ینی ئەوە نیە قوتابی بڵێن لە هەرسێ قسمەکە لە هەرسێ بەشەکە سوود لە هەرسێ جۆری بڵێن هەرسێ شێوەی هونەرمەندەکە وەربگرێ هەر یەکە و بەشی خۆی ئەخوێنێ واتە ئەگە من لە بەشی شێوەکاری بم بەس هونەرمەندە شێوەکارەکە ئەناسم کە جیهانیە ئەگە یەکێک لە شانۆ بێ بە هەمان شێوە و لە موزیک بێ بە هەمان شێوە بەڕاستی ئەمە کتێبە بەگشتی بێ چۆنە بێ کتێبەکە گشتیە بەڵام وای لێکراوە مامۆستا ینی ئەوە بەڕاستی زۆر زۆر زەقا ینی ئەوە پێویستە ینی بیخێ ئەوە یەکێک لە خەلەلەکانە کە حەقەت لە ئەو هاوڕێ ڕخنەگرە بۆت کۆ ناکاتەوە بۆ ینی ئەوە بۆت حەل ناکە ئەبێ مامۆسایەکی ئینگلیزی بنێن من بە حەقەت لە ئیمڕۆوە بەشی ئینگلیزیمانەیە ستخونا و سەرپەرشتیەکە هەر بەشی ئینگلیزی ئەنێرم بۆ هەردوو پەیمانگاکە بزانە چییە ئەو بابەتە بۆچی وا خوێنەرێ و ئینشاءالله داوای راپۆرتێکیان لێ یەکەم و کاریشی لەسەرەکەم و ئەگەر بگاتە ئەو مەرحەلە کۆبوونەوەیەکیان بۆ دانین بزانین چییە ئەو شێوازە بەو چاوە خوێنێ بانیانەکەی نێرە بزانین چییە ئەوی نەبزان لە هەرێم وا خوێنرێ یا مەسەلەن لەوانەیە جەنابەت لە پەیمانگایە کە ئاگات لێبێت بزان لە هەموو هەرێم وا ئەخوێنرێ ئینشاءالله کاری لەسەرەکەمەوە سەرکەوتی بێ مامۆستاگیان ئێمە بەرنامەکەمان بەرەو کۆتا ئەڕوا بەڵام کۆتا پرسیارم ئەوەیە بەڕێزت ئاماژەت بە خوێندن بڵێن قوتابخانە پیشەیەکان داوەکو بڵێن بازرگانی و پیشەسازی و کشت و کاڵیش ئێوە چه پرۆگرامێکتان هەیە واتە ینی لێپیانی بڵێن چیتان کردو چی لە بەرنامەتانە پلانتان چیە بۆ ئەو قوتابخانانە کە ساڵانە ئەوانیش بڵێن چۆن پرۆگرامی ئەوان چۆنە حقت پیشەی من ڕێی خۆمامە ئەو کارە ساتی کە ئێستاکە ڕۆدا لە زانکۆ ئەو خەڵکە ناڕازیە لەسەر ئەوەی کە هەمووی تاوەی زانکۆەکە لە غیابی قوتابخانە پیشەیەکانە ئەگەر ئێمە بێت و قوتابخانە پیشەیەکان کارا بکەین بێتە ئاست و بێتە ئەو ئاستی تموحی خەڵک ئەوە ناچێت بۆ زانکۆ ئەگەر هاوسەنگی دروستکەین لە بینی قوتابخانە پیشەیەکان لەگەڵ زانکۆ بەیانی نەک وەڵا هەر یەکەمەکە بچێتە ئەوێ نە یا مەسەلەن بەیانی بتوانین قوتابخانە پیشەیەکانمان هەلی کار دروستکەن بۆ خەڵک هەموو مناڵەکانی خاتە قوتابخانە پیشەیەکان بەڕاستی ئەو ئامادە پیشەیانە بێ بایەخی پێ بدرێ و ئێمە لە پیدایی دەست بەکار بوونمەوە لژنێکی باڵامان تشکیل کرد بۆ هینەکان لەگەڵ بەڕێبەرایەتی فێرکردنی ئامادەی و پیشەیەکان کۆبنەوەکەمان لەوێ تشکیل کرد تقریبا لای ئێمە بوو کۆبنەوەکە و ئێستا بەرنامێکمان داناوە ئێستا من پێشوەخت پێتم وت بەشێکمان دروست کردووە لە چاپەمەنەکان بە تایبەتی بۆ پیشەی و پەیمانگەکان ئەم بەشە تایبەتە بە ئەوان یەک کۆمەڵی خەڵکو و کۆمەڵی خۆبەرە بەس لەسەر ئەمە کارەکە هەموو کتێبەکانمان خستوتە بەرچاوی خۆمان ئێستاکە لەکوێ پێویستی بە پێداچوونەوە بێ پێداچوونەوەی بۆ ئەەکەین هەرچەنە کەمی کادر لێت ناشارمەوە کادری پیشەیمان زۆر 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 کەم لە بەرەوەی ساڵانێکی زۆرە ئەم کادری پیشەیانە دروست نەکراوە چونکە بایەخی پێ نەدراوە ئامادەیە پیشەیەکان بۆتە بە حەقەتیانی بۆتە جێگەی خۆشاردنەوەی مامۆستا لە ڕاکردن دەرسوتنەوە و کۆمەڵێ واستە و تەحەفوزێت و ئەمانە بەڵام خەڵکە اختصاسەکە تقریبا شاراوەت و بەڵام ئێمە هەوڵەکەش ئەوەیە بەڕاستی هەر سیاسەتی وەزارەتی پەروەردەیش لەو کابینە بەڕاستی سیاسەتی ئەوەیە ئەوێ پیشەیەکان زنکاتەوە تو ساڵی کۆرۆنا کوشتی چی بکەین دەسڵاتمان نییەوە لە قووەت و توانای ئێمە نییە بەڵام ئێستا بەردەوامە مامۆسەعالان ئەوێ کارێکی سەریع بکا بۆ ئەوەی پیشەیەکان زنە بکاتەوە و ئێمەش بەشێکمان کردوتۆ لە ناو پرۆگرام بۆ ئەوەی هەموو پرۆگرامەکان جیاب بکرێتەوە تێکەڵ نەبێ لەگەڵ ئامادەی و ئەمانە ئەم پرۆگرامانین بکرێت بۆ خۆشبەختانە ئێمە کاتی خۆی کە چوین عقدمان کرد لەگەڵ ئەو کۆمەڵ شەریکەی کە بانگمان کردن بۆ ئەوەی بابەتی ئینگلیزیمان پێ بدەن
سێ شەرتمان بۆیان دانا، سێ شەرت. یەک حەقی مولکی فکری کۆپیڕایت بدەنەوە خۆمان دوای 4 ساڵ. دوو پرۆگرامی پیشەیمان بە بەلاش بدەنێ بە ئۆڤەر. سێ پرۆگرامی باخچە و کۆمپیوتەریش ئەبێ بە بەلاش بێت. زۆر شەریکە هەبوو یەکسەر سەحبی کردو ئەوانم نییە و ناشی دەم ئەوانە، بەڵام خۆشبەختانە 5 مان و ئۆکەیاندا تقریبەن ئەوە لەینەکە. یعنی ئەگەر تۆ پرۆگرامێکی پیشەوە و ئەنگلیزی کە تۆ باسیەکەی، ئەگەر من لە شەریکێکی عالەمی وەریگرم بە ئۆڤەر بەیانی تەدریبی مامۆسایی بە بکەم وینی بۆ بکەم، کەس ناتوانێت ئەوەی کە تۆ ئەڵێ ئەو فۆزای مامۆستایەک ئینگلیزیەکە خەسخەسەکە ئەوەی بەشی هونەرە بیبا بۆ بەشی مەسەلەن مۆسیقایە بیبا بۆ خۆیەوە، بەشی شێوەکارە بیبا بۆ خۆیەوە، بەشی نازانم شانۆیە بیبا بۆ خۆی، ئەوە شتیوان نییە. تۆ مامۆستایەک دروستەکەی لە بواری مەسەلەن هونەرە ئەبێ علمی بێ لەمانە هەمووی. خۆ ئەوە پێی ناڵێ خۆ فێری ناکە ئەو بابەتە، بەڵام ئەوە کۆمەڵە شتە لەو بابەتە فێری ئەکە. خۆ معقول نییە من خەریجی هونەرە جوانەکان بم، من نەزانم فڵان ڕەسام کێیە، وەڵام من مۆسیقام ئەبێ مۆسیقا ژنەکان بزانم، ناشتیوان نییە. من هونەر بانی مامۆستایەکی هونەر لە قوتابخانەیەک دانم، ئەبێ علمی تەواوی بێ لەسەر هەمووی. ئەو واقعەتی فعلەنەوە لە جێگی خۆیەتی و کاریشمان لەسەر کردووە و ناوەستی لەسەریشی. بەڵام خۆتان نەزانن پرۆگرام خەڵک کارەکە، خەڵکێکی زۆریشی تیا کارەکە. ئەسایەکی سەحری نییە مامۆستا حەسەن بتوانێت خۆی تاقوتەنیا کارەکان بکاو بڕوا ئیشەکان تەواو کا بڕۆین بکە. وەختی دەوێت ئەم کاتانیش کە ئەو کاتە بۆ من زۆر گرنگە، بەڵام من بەڵێنتان پێ ئەدەم شەو ڕۆژە خەمە سەرێکتری 1 دقە ناوەستم بۆ ئەوەی بتوانم ئەم نەخۆشیانی بەرەبەرایەتی کشتی پرۆگرام عیلاج بکەین. و ئیشاءالله هاوکاریشم بەڕاستی هاوکارێکی زۆرم هەیە لەلایەن مامۆستا ئالانەوە بەڕاستی بۆ هەموو بابەتەکان لە هەموو قۆناغەکانە ئەمانە چاک بکرێ. بەڵام بەداخەوە ئەنی بەداخەوە 2 ساڵ ئێمە لێمە ڕۆیشت بەڕاستی 2 ساڵی ئەو کۆرۆنا و وەزئی ئینا تقریبەن پرۆسی خوێندنی وەستان هەمووی مەشغوڵ بووین بە کۆرۆنا و عیلاج و مەکتەب بکرێتەوە نەکرێتەوە سیغەیەکدانە، یعنی بڕوا بکە پار نزیکەی ماڵمونی ئەمە خەریک بینە. کەڕەتێک منهەژدانە بۆ مەسەلەن 25 ڕۆژ، کەڕەتێ منهەژدانە بۆ 20 ڕۆژ. ئەمەم تۆ ئەو منهەجانە هەمووی تەقلیسەکەی تۆ خەڵک مەشغوڵەکەی، خەڵک ئەو هەموو خەڵکە مەشغوڵەکەی تۆ، یعنی ئەمە وای لێ کاتە تۆ لە شتەکانتر دابڕیت. ئەمە ئەین بێت ئەلحەمدولیلا تێپەڕی. بەڵام پرۆگرام هەر کەی دەسی پێ بکەی هێشتا هەر کاتە وەختی خۆیەتی. لەبەرە پرۆگرام تۆ بۆ ئەجیالە بۆ خەڵکێکی زۆرە، بۆ مروری زەمەنە. تۆ ئەبێ ئەمە بەردەوام بی، یەک چرکە نەوەستی، هەر خەریکی پێداچوونەوە و گونجاندن و گۆڕین و ئەمانە بکرێ. وە پێویستیشمان بە کادری زۆر باشەیە بەڕاستی. و من لێرەوە لە ڕێگەی ئەم ڕادیۆ بە ڕێزەی ئێوەوە من داواکارم لە هەموو کوور و هەرێمی کوردستان لە خەڵکی شاری هەولێری خۆشەویست لە مامۆستایان لە مشری سەرپەرشتیاگەرەکانمان داواکارم دەرگای پرۆگرام کراوەیە. عەزیزم هیچ پێویست ناکات تۆ کە تێبینیە کتێ ئەخەیتە سەر فەیسبوک و ئەزانی بۆ فەیسبوکە کرێکە کە لە جاتیەوە ئەخەیتە سەر فەیسبوک وەرە پرۆگرام ئەم ملاحەزانە بدەرە. ئێمە ئەگەر کارمان لەسەر نەکرد وەکو خۆی بە ئەو کاتە بنووسن چی ئەنووسن لە سۆسیال میدیا لەسەرمانە نووسن، لە رادیۆ لەسەرمانە نووسن، باسمانەکەن لە تەلەڤیزیۆن لە چی. بەس یەکەم جار سروشتەکەی ئاوایە تۆ بێ ئەو تێبینە ببە هاوڕێی من جارێ دەرگای پرۆگرام کراوەیە بۆ هەموو بەڕێزێ. چیتان هەیە من لە خزمەتتانە بم. شتێک نییە مەسەلەن لە بەڕێبەرایەتی کشتی پرۆگرام هێڵی سوور بێ خەڵکاری لێ نەکا فەرمونون من لە خزمەتتانە. چیتان هەیە من ئەوەی کە پێویست بێ بۆ پرۆگرام بیکەین ئێمە هەمومان بێکەکەین. پرۆگرام مەسئولەتی مامۆستا حەسەن و چەند شارەزایەک نییە، مەسئولەتی ئەو هەموو ملەتە گشتێتی. هەر کەس لە شوێنی خۆیوە ئەبێ هۆڵ بدە. چی تۆژینەیەکی باشتان هەیە لە زانکۆ لەوانی کە تەلەبەی دکتۆران ماجستێرن ئەوانە بیهێنن بۆ من با دراستەتی لەسەر بکەین. ئێمە
دەرگامان کراوەیە شەو ڕۆژ تەلیفۆن دائیرە هەرچی ئەوەین بێت ئێمە لە خزمەتان. زۆر سپاس مامۆستا حەسەن مادومان کردی ئەرکت کێشە دواوتت بۆ رادیۆ پەروەردەیی و بەرنامەی دیفتون پێمان خۆشە ڕای بەڕێزت بزانین. حقات یەکێ لە هەنگاوە زۆر زۆر گرنگەکانی ئەو کابینە کردنەوەی ئەو تەلەڤیزیۆنی پەروەردەیی و رادیۆیە بەڕاستی. جاران من ئاگادارم کە وەختێک برای بەڕێزمان مامۆستا ئالان دەست بەکار بوو تەلەڤیزیۆنێکی پەروەردەیی زۆر زەعیف لە سلێمانی هەبوو تقریباً بەرەو نەمانیشە چوو. بەڵام ئەتوانم بڵێم بە جهودی ئەو زۆر زۆر تاکۆکی لەسەر ئەوە کرد بەڕاستی هیلاکێکی زۆری خوارد بەڕاستی من لە خوتواتەکانە تقریباً ئاگام لێ بوو لەگەڵیشا بووم بەڕاستی توانی ئەو تەلەڤیزیۆنانە بکاتە سەتەلایت هەروە توانی تەلەڤیزیۆنێکیش لە دووهۆک بکاتەوە ئەوەی هەولێریش ئەوە ڕادیۆی تەلەڤیزیۆن بەڕاستی جێگەی دەستخۆشیە و دەستخۆشیشتان لێ یەکەم و بە تایبەتی ئەو ستافە ڕێک و پێک و چاکە و بەڕێزیشتان لە شوێنێکی ترۆ هاتوونەتە ئێرە زۆر زۆر پێ خۆشحاڵم تۆ خبرەیەکی چاکتەیە لەو بوارە و هیوادارم ڕۆژە لە ڕۆژان بێم ئەو رادیۆ بێتە رادیۆیەکی سەرتاسەری هەموو نەک عێراق بێتە رادیۆیەکی عالەمی هەموو کەسێک گوێ لێ بگرێ و پێشنیاریشم ئەوەیە بە زمانەکانی تریش ئەگە بتوانن مەسەلەن هەر فەقەرەیەکی زمانەکانی تریشی هەبێ لەبەرەوەی من چونکە هەر لە بەڕێبەرایەتی گشتی پرۆگرامم سریانی ئەخوێنین تورکمانی ئەخوێنین ئینگلیزیە عەرەبیە حەقەتیانی ئەگەر زمانەکانی ترشی پێهین بکرێ و پێشنیاری منە بۆ ئێوەی بەڕێز کارمەندێک پیا بکەن شتێ پیا بکەن مەبزانم هەیشیانە من ئەزانم یەک دوو کەسێ لەگەڵ ئێمە لە پرۆگرامیشەکە لە رادیۆ سریانی کارەکە ئەگەر باش لەو بەشانە هەمووی بکرێتەوە تەئەکید هەیمانە خەڵکی ئەومان هەیە ئەگەر ئەوەش تەتوی بکرێ بۆ ئەوەی زمانەکانی تریش بێ ئەوی شەر بابێتە بە ئەو رادیۆ نەک بێتە هەر بەس رادیۆی کورد بابێتە رادیۆی هەمووان پێم خۆشەوە لەبەر پێڵێن رادیۆی پەروەردەی و پەروەردەیش مڵکی هەمووانە بەسی قەومێتێک نییە هی نەتەوەیەک نییە هی ئاینێک نییە و مەزەبێک نییە نا ئەوە پەروەردەیی هەموومانە هەموو ئەو کوردستانە بۆ ئەو جوانە بۆ هەموو نەتەوە ئەو هەموو فرە ئاینە بە یەک و ئەژین و هیچ کێشێکشمان نییە بۆ خۆمان وەکو وڵاتانی دنیا هەمومان یەکتریمان قبول کردو و یەکتریمان خۆشەوێت و هەمومانی نەبێ و دەستخۆشیتان لێکم بەڕاستی و دەستخۆشیش لە برای گەورەمان مامۆستا ئالانەکەم بەڕاستی خۆتۆیەکی زۆر گەورەینە ماوە بۆ ئەجیال ئەمە یەکێ لەو هەنگاوە گرنگانەیە کە بەڕاستی وەزارەتی پەروەردە بێ شانازی پێ بکە ئەو تەلەڤیزیۆنانە بەڕاستی زۆر تێبینی لە دەرەوە دێت زۆر تەمەشای تەلەڤیزیۆنەکە ئەکەن خەڵکیش استفادەی لێکەن لە ڕێگەی ئەو تەلەڤیزیۆنانەوە کە خەڵک لە دەرەوە ئەیبینێ کە سەتەلایت و شتەکانە بینێ خەڵکی وایە تەلیفۆن بۆ منەکە لە دەرێ وڵاتۆ ئەڵێ ئیمڕۆ لە تەلەڤیزیۆنی پەروەردەی ئەوەم بینی ئەمە تێبینی کتێبەکانی ئێوەیە ئەوش هەنگاوێکی زۆر گەورەیە ئەوش چۆپان ئەو هەنگاوە گەورانەی کە مامۆستا ئالان وەکو ئی پەروەردە و وەکو قوتابخانەی ئەلکترۆنی و وەکو ئەو هەنگاوەکانی تر کە توانی ناشتی دەستخۆشی لێکم و دەستخۆشی لە ئێوەی شەکەم ئیشەڵڵا هیوای بەردەوامیتان بۆکەم و وەکو بەڕێبەرایەتی گشتی پرۆگرام چی تەلەڤیزیۆنی پەروەردەیی چی رادیۆ ئێمە لە خزمەتتانین دەرگای پرۆگرام کراوەیە بۆ هەموو تێبینیەکانتان هەر کاتێکیش لە کاتی بەرنامەکانە ویستان بەس ئاگادارم بکەنەوە تەلیفۆنیەش بەشدارە بم لەگەڵتانە بۆ هەر پرسیار و وەڵامێک دوای من لستێکیشتان بۆ ئەەکەم بە ناوی شارەزایانۆ بۆ ئەوەی هەرکە مباشر قسەتان کرد ئەوە بتوانن مەسەل ئەگەر شتێک هەبوو لە پرۆگرامەکان ئەوە پرسیارتان زۆرەوە بێ یەکسەر ئیتساڵی پێوە بکەن و وەڵامتان بدەن و من لە خزمەتتانم بەخێر بێ زۆر سپاس مامۆستا ئەم کاتی خۆت بە ئێمەوە بیسەرانی رادیۆ پەروەردەیی بەخشیمانتمان کردی ئەرکرد کێشە هیوای تەمە درێژی لەر ساڵی بۆ دەخوازین سەرکەوتوبی لە کارەکەت و بە هیوای کاری باشتر و جوانتر لە بەڕێبەرایەتی پرۆگرامەکان زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز من لە خزمەتتانم ئینشاءڵڵا هەر کارێکی ئەو بە من بسپێرن من لە خزمەتتانم بۆ ئەوەی هەموو کوردستان و هەموو قوتابیان و مامۆسایانی خۆشەویست
بزانن ئێمە لە پرۆگرام چیەکەین. زۆر سپاس. بەڵێ بیسەرانی ڕادیۆی پەروەردەی زۆر سپاس بۆمانەوەتان لەگەڵمان دووبارە بەخراپنی زۆر بەڕێز مامۆستا حەسەن سەردی دەکەین بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان کە میوانداری ئێمەی کرد و وەڵامی پرسیارەکانی داینەوە تا بەرنامەیەکی تر گەنگەشەی کێشە پەروەردەیەکانی تر لەگەڵ بەڕێزێکی تر دووبارە سڵاوی من شەمیران بابان ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە لەگەڵ هاوکارم شێرزاد سدیق قبول بفەرمونون وڵات ئاوەدان و زۆر سپاس بە خواتان لەگەڵ بێت.